بەهۆی پیسبوونی کەشوهەوا و ژینگەی ناوچەکەوە هاوڵاتیان و دانیشتوانی گوندەکانی سنووری ناوچەی تانجەرۆ داوای بەها ناوچوون و چارەسەرکردنی ئەم گرفتە دەکەن. ئاو یاخود چەمی تانجەرۆ بەهۆی ئەو ئاوەپیسەی کە سەرچاوەکەی لە ئاوی زێراوی سلێمانی و پاشەڕۆی گاز و نەوتاوی کارگەکان و پاشەڕۆی ئەو ئاژەڵانەی کە ئێستا لەو ناوچەیەدا بەخێو دەکرێن و دواتر دەڕژێتە ئاوەکەوە، هەر لەوێشەوە چەندین کێڵگەی کشتتوکاڵی لەسەر دروستکراوە مەترسی گەورەی لەسەر ژینگەی ناوچەکە و تەندروستی هاوڵاتیان دروست کردووە. ئێستا وای لە دووە تانجەرۆ ئێمە زەویەکانیشمان وازی هێناوە، ئەوە بۆ زانیاری جەنابتان ئەوە ماڵی مامە لیواسی 40 دۆنم ئەرزیانەیە هەر هەمووی لەم ئەرزی بەراوی چاک لەبەر ئەو نەوتە ڕەشە وازانێنەوە. ێژەوەی ئاوی تانجەرۆ وەڵاهی لێمان خواردەوە بۆ چاو بەکارمان هێناوە پڕ بۆ لە ماسی، ئێستا ڕوح لەبەری تیان نەماوە، یەک شتی تیان نەماوە تا قرژاڵە تا بۆقێ تا ڕقەی یەک شتی تیان نەماوە. لە نەپەیوەندیدارەکانی تایبەت بە پاراستنی ژینگە شۆژداری تون دەدەن لە بەردەوامی وە خۆیمانەوەی ئەم ژینگە پیسە بەوەی پێشبینی دەکرێت لایندەدا دەرهاویشتە و مەترسیەکانی ئەم کەشوهەوا پیسە زیاتر لەسەر تەندروستی هاوڵاتیان دەربکەوێت و ببێتە هۆی دروستبوونی چەندین نەخۆشی کە بەهۆی پیسبوونی ئاوهەواوە دەگوازرێتەوە. زیانیە بۆ سەر ژینگە بۆ ئێستا بۆ داژوو ژینگە و کوشتێکی نەجاریوە کاریگەرێکی خاوە، ئێستا زیانەکە گەێنە بە خەڵکەکە، بەڵام ڕەنگە لە داهاتوویەکی نزیکا کۆمەڵێ نەخۆشی تریش دەگەت جگە لەم نەخۆشیانی کە ئێستا. هەرچەندە گلەی و داواکاری هاوڵاتیان و دانیشتوانی ناوچەکە ئاراسی ئەو خاوەن کارگە و کەسانە کرا کە لە ئێستادا سەرقاڵی ئاژەڵدارین، بەڵام یەکێک لە خاوەنی کارگەکان دەڵێت ئێمە هەموو مەرجێکی پاراستنی ژینگەیمان لە کارەکانی کارگەکەماندا جێبەجێ کردووە کە هیچ زیانێکی لەسەر ژینگەی ناوچەکە دروست نەکردووە. ژینگەمان لە 100% تەطبیق کردووە. کارگەی ئێمە فلتەری هەیە بە هیچ شێوەیەک نەبوون نەپیسی بڵاو ناکاتەوە. لە بەدواداچوونێکی کەناڵی ئاسمانی گەلی کوردستانیشدا لە بەدەمەوچوون و چارەسەرکردنی ئەم گرفتەدا لەگەڵ هەریەک لە قایمقامی قەزای سلێمانی و لیژناو بەشەکانی قایمقامیەتدا ئەوە وەدەستکەوت کە مەرج و ڕێنمایی تایبەت بە هەموو خاوەن کارگە و ئەو کەسانە دراوە کە لەو ناوچەیەدا سەرقاڵی کارکردن و هەر کەسێکی سەرپێچی بکات ڕوبەڕووی سزای یاسایی دەبێتەوە. یەکێ لەو کەیسانی کە ئیشی لەسەرەکەی لە داهاتوە مەسەلەی بەدواداچوونە بۆ جێبەجێکردنی ڕێوشوێنی ژینگەی لە ئەو کارگانی سنووری تانجەرۆیە و هەر کارگەیەکیش پابند نەبێ ئێمە ڕێکاری یاسای ئەگرینە بەرامبەری بە غەرامەکردن بێ تەنان بگاتە ئاسی داخستنیش. نەخۆشیە ترسناکان نەخۆشی شێرپەنجەیە بەڕاستی کە لە ڕێگەی پیسبوونی ژینگەوە کە ئەمەش کاریگەری ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆی لەسەر مرۆڤەکان هەیە. بەڵام وەکو باسم کرد ئێمە بەهۆی لیژنەکانمانەوە ئێستا کە دەست بەکار بوون چاودێری بەردەوامی هەیە لەسەر ئەو ناوچانە و لەسەر ئەو کارگانەی کە ئێستا لەوێ کارەکەن. لە ئێستادا بەهۆی ئەو گۆڕانکاریە گەورە و کتوپڕانەی کە بەسەر کەشوهەوای جیهان داهاتووە دەکرێت لە هەرێمی کوردستانیشدا دەرهاویشتەکانی ئەم گۆڕانکاریانە دەرکەون، بۆیە پێویستە لەسەر هەموو لایەک هەوڵی پاراستنی ژینگە و کەمکردنەوەی مەترسیەکان بدرێت لەسەر هاوڵاتیان و ناوچەکە. گۆران سەینووری، گەلی کوردستان، سلێمانی.